کۆنەبووی مانگش هەوێ چوومەوە بۆ کووچەیەدا هەموو گیانم بووە چاو لەوێ بۆ تۆ دەگەڕا لە حەز و تاسەوەها پڕبوو دڵم لێی دەڕژا سەری هەڵدایەوە و عشقەکە جاران لە کێژ و چێوی دەدا لە هەموو چۆڵی دەروونم گوڵی یادت دەڕوا دەمی سەد بیرەوەری پێ دەکەنی ئەتری سەد بیرەوەری بوو دەگەڕا هاتە بیرم کە شەوێ پێکەوە لەو کووچەیە بوو بە پەڕ و باڵی ئەوین چۆیی کە دڵگەر بوو دەچوو لەسەر ئەو جۆگەیە ساتێ بە و چاندانیشتی تۆ هەموو ڕازی جیهان مەی بوو لە نێو چاوی ڕەشت من توابوومەوە بە تینی نیگای گەرم و گەشت شین و ساماڵ و شەو و هێمن و مەند و ئارام بەختی گەشت پێ دەکەنی و دەوری زەمان ئەسپیڕام مانگە شەو هێندە نەوی هێش و گزنگی لە دراو هەڵدێنا دار هەموو دەستی لق و پۆپی بەرە و مانگی تەواو هەڵدێنا شەو کۆڵان و گوڵ و دەشت و پەرێز هەموو جۆیدا بووە ئاوازی مەلی شەو ئاوێز دێتە بیرم کەوتت واز لە ئەوینم بێنە وەرە بڕوانە لە ئاو تۆ لە خوڕێ ڕامێنە وەکو عیشقت هێدەپەڕێ سەیرێکم ئاوێنە گەر بە عیشقی منە ئەمڕۆ دڵی تۆ دێتە سۆ چ دەزانێ کە سبەی چی دەوێ دەتباتە چۆ تا فەرامۆشی بکەی تۆ کێ گرفتاری منی بڕۆ لەم شارە مەمێنە بڕۆ جێگایەکی دی من وتم کوانێ دەتوانم لە ئەوینت لادەم چۆن بڕۆم خۆ لە نەهاتی سەفەری وانادەم ڕۆژێ ئەڤڵ کە دڵم باڵ و پەڕیگر بە هەوات وەکو کۆتر دەفڕی دەنگی شەقەی باڵی دەهات هاتە جۆسوانەی تۆ ئیدی نەڕۆ نیشتەوە لات نەڕەوی لێ نەفڕی ئەو بە هەموو بەردی جەفات ئەوە شەم وت کە وەرە جوانێ ئەگەر ڕاوچی تۆی ئەوە تا ئاسکی دڵم کەوتە هەواری ڕاوت دەرو دەشتان دەگەڕێ تا بکەوێتە داوت ئەوە داوامە کە لێم خۆ لە ئەوینت لادەم پێم لەگەڵ نایە بڕۆم قەت سەفەری وا ناکەم لە لقیدارەکەوە قەترەی ئەسرین باری مەلی شەو ناڵەیەکی کرد لە دڵی زاماری تەڕ ببوو چاوەکەت و دیم کە نەمی تێزا بوو مانگە شەو پێ دەکەنی هێندە سەری سوڕما بوو دێتە بیرم کە خەموش بووی و چ دەنگت نەدەهات دڵی من مایەوە بۆ حەسرەت و بۆ دەرد و بەڵات دڵ هەرە و کۆتری جاران بوو کە هەڵ نەفڕی لە لات بەغەم و ناڵە بەسەر چوو شەوەکە و بە خەفەت زۆری تریش هاتەوە شەوگاری وە نەبوو جارێک کە بپرسی لە دڵێ لێت ڕەنجا نەبوو جارێ بە گوزەر بێیەوە بۆ ژوانکێدا من بەڵام چۆن بە چه حاڵێ